خۆشەویستان دەمەوێتن هەر هەمووتان بێن بەشداری ئەو پرۆژەیە بکەن پرۆژەی شەفافە پرۆژەی ڕاستە پرۆژەی واقعیە ئەو بینایی مهرەبانیە زمانی پارەکانت دەکا ئەگەر ئەمن ئێستاکە بژمرم پرۆژەی مهرەبانی لەبار ناچیتن پرۆژەی مهرەبانی بۆ واقع حال لەسەر نەخشەی هەولێرە دامەزرا پرۆژەی مهرەبانی لە بە سیستمێکی دارایی شەفاف لە بانقی کە سامەکان داخل دەکرێتن و مراقبی مالیمان هەیە لیژنەی دارایی وردبینی دەکاتن محاسبی هەیە ئەمین سندوقی هەیە یعنی لە ڕووی داراییەوە کە پارەکە لە بانق دێتە دەرێ بەواژووی من و دوو کەسیت کە پارەکە لە بانق دێتە دەرێ کە سرف دەکرێتن لە ڕێگەی لیژنەی 5 کەسیەوە سەرف دەکرێتن 1 دیناری ئەو خەستەخانەی بزر نابی 1 دیناری خێریش دەکرێتە پشک هەر هاوڵاتێک کە دێتن مشارەکە دەکاتن عقدێکی لەگەر دەکرێت لەو عقدەیە ئەمن واژووی لەگەر دەکەم و ڕاوێژکاری یاسایی کاکەریم واژووی لەسەر دەکاتن دوو واژووی لەسەرە و لەناو عقدەیە ژمارە پشکەکەی پێدەگۆترێتن یعنی ژمارە پشکەکەی دیاری دەکرێت لەناو ژمارە پشکەکان چونکە ژمارەی پشک سنووردارە یعنی ژمارە پشک زیاد ناکرێت و لەناو عقدەکەی وردبینی شتەکەی تێدا دەستورمان دانایە کو ئیش دەکەین مهرەبانی ئەو پەیڕە و پرۆگرامەی داینایە ئیشی لەسەر دەکا تاوەکو زووە وەرە بەشداری بکە ئەگەر بە 1000 دیناری خێری بی ئەگەر بە 5,000 بی ئەگەر بە پشکەکی خێری بی لۆ خۆت لۆ داکت لۆ بابت لە بۆ مردیەکانت لە بۆ سەدەقەی خۆت و خێرزان و مار و مندارت بەشداری بکە لە مهرەبانی شەفافە و ئەگەر بە ئیستیسمارش بێ پێمان خۆشە ئیستیسمار بکەی چونکە ئەو پارەیەت لەناو ئەو پرۆژەی ئیستیسماری زۆر شەفاف و ڕاستگۆیانە و کۆمەڵە کەسی ئەمین سەرپەرشتی ئەو مەشروعی دەکاتن لەناو پرۆژەی مهرەبانی دەیان و سەدان دەستی کار دروست دەکرێتن لە بۆ ئەو گەنجە بێ ئیشانە لە مهرەبانی ئەگەر ڕۆژەیەک نەشتەرگەری خێری لێ بکرێ لە ساڵێکی دەکات 365 نەشتەرگەری خێری 365 عائلە لە ئەزیەت و ئازار دەردەکەی مهرەبانی خێرێکی زۆر گەورەیە مهرەبانی دینداریە مهرەبانی مرۆڤ دۆستیە مهرەبانی ئاوادانکردنەوەی کوردستانە مهرەبانی خۆشەویستیە مهرەبانی هیوایە مهرەبانی مرۆڤونمان فێر دەکا ومانای ژیانمان تێدەگەیەنیتن هەمومان بێکەوە جوانین هەر کارێکیش گرانبی پشت بەخوای بەهرەوەزی ئاسانە وەرە بەشداری بکە لە مهرەبانی